تۆ چ دەکەی لێرە؟ من چیەکەم لێرە؟ شعبان یەک ئیشم پێت. بڕۆ هاتوو هیچ ئیشت بە من نییە، بڕۆ لێرە ڕاوەنستی. شعبان لەگەڵ تۆمە. ماما تکای ئەو خوایەت لێ دەکەم. یەک پرسیارمان هەیە. پرسیاری چ؟ وەرۆ چا هاتیە؟ ژۆ لە من بگرە، هێ من بە، سوار سیارەکە بی لەگەڵمان یەک ئیشمان پێێتە و هیچی تر. وەچی پێم گوتی ئەمن لەگە تو نامە هیچێ، بڕۆ لێرەش ڕاوەنەسم، بڕۆ دەی. شعبان لەگەڵ تۆمە. ژۆ بگرە. یەک ئیشم پێێتە، باوکی سەنگەر کێیە؟ نازانم، بمزانی با ئێستا پێم دەگوت. ماما تکای ئەو خوایە گەورە لێ دەکەم. دەست پێم لێ دا کە بابی من چێیە؟ کوڕم نازانم، ئەگە بمزانی با پێم دەگوتی، دەبڕۆ وازم لێبینە. جۆ بگرە شعبان. ئەلێرە ئەخی کێنم. خەڵگرین. ئەلێرە ئەخی کێنم. باشە پێی دەرێم. کوڕی خۆ، ئەتوو کوڕی ڕەحمان توجاری. ڕەحمان توجار؟ فەرموو با بڕۆنە لای. ئێستا نا، ئەوان ئێستاکە لە ئیشێنا. بڕۆن عەسرێ وەرەوە دەچێن پێکەوە دەچین، بڕۆن دەی. شعبان ئێستا با بڕۆین. دا بڕۆ وازم لێبین، گوتم عەسرێ وەرن، ئەوان ئێستا لە ئیشێنا. بڕۆ دەی. کوڕی خۆم بڕۆ. وعد بی عەسرێ لێرە بم هاتم پێکەوە دەڕۆین. دەبڕۆن دەی وازم لێبین. جۆ بگرە شعبان. بە هیچ شێوەیە خۆت بزر نەکەی، عەسر من لێرە. باشە دەبڕۆ دەی. ماما لەبەر خاتری ئەو خوایە ئەگەر عەسرێ بێ لەگەرمان دەی. وعدم دایە عەسرێ وەرن ئیشاڵڵا من لێرەمە پێکەوە دەڕۆین، باشە؟ عەسر دێمە ئێرە لێرە بزربی بەس خوا دەزانێت. وەرە دەبڕۆ، بڕۆ دەی. کوڕی خۆم بڕۆ، عەسرێ وەرە پێکەوە دەڕۆین. با بڕۆ.